بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. کتێبنما ناوی بەرنمەیەشی تازەیە لە کەناڵی ئاسمانی پێیام کە تێیدا لە هەر بەرنمەیەک هەریەک لە ناوەندی ڕێنوێن و سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری و ناوەندی هزری و ڕۆشنبیری خاڵ سپۆنسەری کۆمەڵێک لەو کتێبانە دەکەن کە لەلایەن ئەو ناوەندانەوە بڵاو کراونەتەوە تا لە ڕێگەی ئەم بەرنامەوە بەرنامەی کتێبنما تیشکیان بخرێتە سەر و بە خوێنەری کورد ئاشنا بکرێن. کتێبی 1001 داهێنان لە کەلەپوری زانانی موسڵمان لە بەردەستمانە. شازادەی وێڵز شازادەی شانشینی بریتانی لا یەکێک لە پێشەکەکانی ئەم کتێبەدا دەڵێت زۆر شادومانم بە بینینی سەرکەوتنی ئەو دەست پێشخەریەی ناو دەبرێت بە 1001 داهێنان کە گەلێک بابەتی زانستی و تەکنۆلۆجی و بەرەو پێشچوونی مرۆڤایەتی نیشان دەدات و دەخاتە ڕوو. شازادەکەی وێڵز دەژڵێت لە کاتێکدا ڕۆژ ئاوا ململانەی لەگەڵ لە سەردەمێکدا دەکرد کە پێی دەوترێت سەدە تاریکەکان هزری مەزن و گەشەسەندنی فەرهەنگی لە شارستانیەتی ئیسلامیدا لە سەدەی حەوتەمی زاینیەوە دەستی پێکردبوو و لە بەرەو پێشچووندا بوو. شازادەکەی وێڵز لە کۆتاییشدا نزا دەکات و دەڵێت دەپاڕێمەوە کە هەموو بەشەکانی 1001 داهێنان سروش بەخش بێت بۆنەوەی داهاتوو لە زانایان و مامۆستایان چ پیا و چشن چ موسڵمان و ناموسڵمان بۆ ئەوەی جیهانێکی باشتر بنیاد بنین. هەروەها ئادەم هارت داڤێز نووسەر و پێشکەشکاری بەرنامەی زانستی زنجیرەی ئەوەی پێشینان بۆیان کردین لە کەناڵی BBC لەبارەی ئەم کتێبەوە دەڵێت چەندین باسی تێدا لەبارەی ئەزمونە کردەیەکانەوە خۆزگەمەوەیە کە 50 ساڵ پێش ئێستا ئەم پەرتوکەمپە بووایە. پرۆفیسۆر سەلیم ئەلحەسەنی سەرۆکی دامەزراوەی زانستەکان و تەکنۆلۆجیا و شارستانیەتیش لە بەریتانیا لەبەرای ئەم کتێبەدا نووسیوێتی کە پرۆژەی 1001 داهێنان پیا هەڵدانی زۆری بەدەستهێناوە لەلایەن هۆکارەکانی ڕاگەیاندنی گشتی و تایبەت و هەواداران و کۆمەڵگەی زانستی و پەروەردەیی و ناوەندە ئەکادمیەکان. سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە کەناڵی ئاسمانی پێیام. سڵاوتان لێبێت لە بەرنمەی کتێب نما وەک لە پێشەشی بەرنمەکە داگوتمان ئێمە لەم بەرنمەیەدا هەرجارەیە کتێبێک لەو کتێبانی کە یەکێ لەم سێ ناوەندە بڵاویان کردێتەوە دەخینە بەرباس و لێکۆڵینەوە لەگەڵ نووسەری کتێبەکە یاخود لەگەڵ ئەو بەڕێزەی هەستاوە بە وەرجێڕانی ئەم کتێبە. لێکەم بەرنامەی کتێبنمادا ئێمە کتێبی 1001 داهێنان لە کەلەپوری زانانی موسڵمانمان لەبەردەستە کە تێیدا لە ئامادەکردن و نووسینی بابەتەکانی ئەم کتێبە زیاتر لە 20 زانە کاریەکەیان لە بابەتێک لە بابەتە تەجریبیەکان پسپۆڕیان هەیە بەشداریان کردووە. هەڵبەت بەڕێوەبەری نووسینی ئەم کتێبە پرۆفیسۆر سەلیمە حەسەنیە و وەرجێڕی کتێبەکەش مەنتەزیاری شارستانی بەڕێزکاگە جوتیار قارمان هەڵبەت لەگەڵمانە زۆر سوپاسی دەکەین بەر لەوەی بچمە لای کاگ جوتیار و کۆمەڵێ پرسیاری لێ بکەم لەبارەی ئەم کتێبە و ناوەڕۆژی ئەم کتێبە دەمەوێت لەسەر کتێبەکە خۆم کەمێک قسە بکەم بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە بابەتە تەکنیکیەکان یا ڕواڵەتەکانی ئەم کتێبە. هەڵبەت وەکو گوتم ئەم کتێبە یا ناوی کتێبەکە 1001 داهێنان لە کەلەپوری زانانی موسڵمانە. ئەم کتێبە لەلایەن ناوەندی ڕێنوێن هەڵبەت بڵاو کراوەتەوە. وەکو ئاماژەشم پێیدا ئەوانەی بەشدارن لەم پەرتوکەدا بە بابەت زیاتر لە 20 زانان کە هەریەکیان لە بابەتی جیاوازدا پسپۆڕی هەیە. بە نمونە دکتۆر ئیبراهیم شێخ لە بواری نیشتەرگەری، پرۆفیسۆر ئایدن سایلی لە ڕوانگەی گەردونیای ئیسلامیەکان، پرۆفیسۆر چارلز بێرند کاریگەری ئیسلام لەسەر ئەوروپا و هەروەها پرۆفیسۆر محەممەد ئەبتەوی زانست و فەلسەفە و ئەندازیاری گشتی و هەروەها پرۆفیسۆر جۆلج سەلیبا لە زانستەکان و گەردونناسی. هەڵبەت لیژنەیەکی ڕاوێژکاریش بەتەک ئەم بەڕێزانی کە بەشدارن لە نووسینی بابەت هەیە. ئەمەش هەروە دەکات کە بەهای کتێبەکە لە ڕووی زانستی و جارێشتریانی بەهایشی زۆر زۆر بەهێز بێت. چاپی یەکەمی ئەم کتێبە لە ساڵی 2017دا بووە. هەڵبەت بەر لەوەی بکرێ بە کوردی ئەم کتێبە لە ئینگلیزیەوە بۆ عەرەبی وەرجێڕاوە
هەروەها هەر لە ئینگلیزیشەوە بۆ زمانی فارسیش وەکو لە پێشێکی ئەم کتێبەدا ئاماژەی پێدراوە هەروە ژەردراوە. ئەم کتێبە لە ڕووی تەکنیکی چاپەوە ماندووبوونیشی زۆری پێوە دیارە، کتێبێکی جوانە. کتێبەکە لاپەڕەکانی لاپەڕی حەزەکەی نایلۆنیە و هەروەها کتێبێکە لە تایب و هەروەها لە وێنەشدا ڕەنگا و ڕەنگە، ئەمەش بۆ خۆی ینی چێژ و بەهجەیەشی زۆر بە خوێنەر دەدا لە کاتی هەڵدانەوەی لاپەڕەکان و خوێندنەوەی ئەو بابەتانەی کە لە ناو کتێبەکەدا هەیە. بەر لەوەی قسە بکەین لەسەر ناوڕۆکی ئەم کتێبە، قسە بکەین لەسەر بابەتەکانی ئەم کتێبە، دەمەوێت لەگەڵ ئەندازیاری شارستانی کە جوتیار قارەمان کە وەرجێڕی کتێبەکەی خۆی ئامادەیە هەندێک قسە بکەم لەسەر تەکنیکی ئەم کتێبە، لەسەر ڕواڵەتی کتێبەکە. هەڵبەت بەخێربی زۆر سپاس دەکەم کە جوتیار بۆ ئەم دەرفەتە زۆر سپاسانەکەین. زۆر سپاس. ئەم کتێبە بۆچی ئاوەها چاپ کراوە؟ وێنەیەکی زۆر و هەروەها تەنانەت تەمەن وێنەکان ڕەنگا و ڕەنگن، حتا لە تایپی نووسینەکانیشدا هەر ڕەنگا و ڕەنگی بەکارهێنراوە. ئەمە بۆ کاگە ڕاستیەکەی وەکۆڵە هەر ئیشێکی گەورە پێویستی بەوەش هەیە کە بە شێوازێکی گەورە و جوان پێشکەشی خەڵک بکرێت. ئایتر ئەو ئیشە هەرچیەک بێت ئێستا ئێمەشکەوەکو ئەو کتێبە چاپمان کردووە. ڕاستیەکەی کاتی خۆی کە ئەو کتێبە لە ساڵی 2006 چاپە بێت دەنگدانەوەیکی گەورەی لە ناوەندە ئەکادیمیەکانی عالەما دەبێت، بە تایبەتی لە ئەمریکا و بەریتانیایە. کتێبەکە خۆی بەو جۆرە ینی کە شێوازێکی تایبەتی هەیە هەر لە چاو کتێبەکانی تریش لە وڵاتانی دیکە. ئێمەش کاتێک کە دەستمان کرد بە وەرگێڕانی، یعنی خۆمان بۆ ئەوە یەکلایی کردەوە کە هەوڵ بدەین شتێک بکەین جیاواز بێت لەو کتێبانەی کە لە ناو کووردا چاپ کراون. یعنی هەر هیچ نەبێت ئەگەر نەتوانین ڕێک دەقا و دەق وەکو ئینگلیزیەکە دەری بکەینەوە بتوانین یعنی وەکو کۆپیەکی ئەو وابێت. خۆشبەختانە ئەتوانم بڵێم ینی پێم وابێ وەکو خۆی دەرمان کردوێتەوە، نەک ئەوەی وەکو بڵێ کۆپیەکیشی بێت، چونکە ئینگلیزیەکە بەرگی تەجلید نییە، ئەوەی ئێمە تەجلیدیشمان بۆ کردووە کە ئەوە واکات وەکو ئینگلیزە لە دیورەبڵیتی زیاتر بێت بمێنێت، توانای مانەوەی کتێبەکە بۆ چەندین ساڵ زیاتر بێت. دوای ئەوە لەوەی لە ڕووی بڵێن ملەوانی کتێبەکەەوە کتێب هەتا ملەوەنتر بێت لە ڕووی دەرونیەوە، کاریگەری زیاتری لەسەر خوێنەر ئەبێت، زیاتر بابەتەکانی ناوی بیرەمێنێتەوە. یعنی ئێستا تۆ بۆن مەگەر کتێبێک بخوێنیتەوە بەس دێڕەکانی تێدا بێت، شتێکی وا سەرنجی تۆ مەگەر ڕووداوێکی زۆر زۆر کاریگەر سەرنجی تۆ ڕابکێشێت کە لە یادگتە بمێنێتەوە. شتیشیە ڕەنگیانی ئەمەش هەر خزمەتی خوێنەر بکەوەی کە هەندێ بابەتی ناو کتێبەکە یان هەندێ داهێنان هەیە گەروێنەی لەگەڵدانە بێ زۆر ینی ئێستا یەکێک لە وێنەکان چین بۆ نمونە دەستنووسە کۆنەکانن یا ئەو وێنە هێڵکاریانن کە زانایان بۆ داهێنانەکانی خۆیانیان کێشاوە، ئەمانە بایەخی زانستیان هەیە. یعنی ئێستا ئێمە بۆ من لە زۆربەی مۆزەخانەکانی جیهانە بە تایبەتی لە فەڕەنسا و لە ئەڵمانیا و ئەوانە ئەوەی زۆر زۆر کاریگەری هەیە دەستنووسەکانن. لەم کتێبەدا هەوڵدراوە دەستنووسی زانایان یعنی وەکو بەڵگەنامەیەک پیشان بدرێت کە پێت ئەڵێک بۆ ئەمە فڵان بابەتە ئەمە هێناومانە، ڕەنگە تۆ بڵێ ئەیکوا بۆنە سەرچاوەکەی ئەو جگە لەوەی کە بۆ ئاماژە بە سەرچاوەکە وەکو نووسین ئاماژە بە لاپەڕی کتێبەکەش دەکات، دەستخەتی زاناکە پیشان دەدات. شتێکی جوانە، شتێکی جوانە، دەستان خۆش بیاخوا. زۆر چاکە. ئێوە ئەم کتێبەتان لە کام زمانەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی، لە زمانە ئەسڵیەکە کە ئینگلیزیە یاخود لە زمانی دووەم بۆ سەر زمانی کوردی کە دەکاتە زمانی سێم لەو حاڵەتەدا؟ بەتاکید خۆی شتێکەیە لەبارەی وەرگێڕانەوە. عادەتەن بۆمە ئەوانی کە لە بواری هەرمنۆتیکای وەرگێڕانەوەوانەی ئیشەکەنەڵێن هەموو کتێبێک تەنان نووسینەکەش وەرگێڕانە، یعنی وەرگێڕانی ئەو بینین و ئەو شتانەی کە لە فکرایە کە زۆر جار هەنجاری وایە بۆ نمونە ئەڵێ گۆرانەڵێ هەرچیەکەمەوەی کە لە ناو مێشکمایە ناخرێتە ناو قاڵبی هەڵبەستم. زۆر جار ئەو نووسەرە دائمێنە بە دیارە ئەوەی کە ئایا ئەم نووسینەی چۆن بنووسێت، لێوێش ئەجاروای کاڵ و کورتی ڕوو ئەدات. دوای ئەوەی کە یعنی ئێمە ئێستا وەرگێڕانەمان کردووە لە زمانی یەکەمەوە کردومانە کە ئینگلیزیە بۆ زمانی کوردی. خۆی عادەتەن ئەگەر بەو قیاسە فەلسەفی زمان بێت هێشتا هەرە بێتەوە بە شێوازی سێمی وەرگێڕان، چونکە وەرگێڕانێک ئەوەی کە لە فکرەوە ئەکرێت بنووسین، دوای ئەوە کە بۆن لە زمانێکی ترەوە ئێتە ناو زمانێکی تر ئەوە وەرگێڕانی دووەم لە لای خەڵک باوە، بەڵام لە شێوازە ئەکادیمیەکەی پێوترێتەوە وەرگێڕانی سێم. زۆر چاکە. ئەم کتێبە
پڕ لە زاراوەی زانستی باشە ئەوانەی ئیشی وەرجێڕانیان کردووە دەزانن تێدەگەن کە وەرجێڕ یەکێک لەو گرفتانەی کە ڕووی دەبێتەوە لە کاتی وەرجێڕان ئەو مستەڵەحە زانستیانەیە کە ینی لە دەرەوەی زمانەکەی خۆی دواتر دەبێت وەریان بژێڕێت بۆ سەرزمانی کوردی تووشی گرفتنەوەی وڵی ڕاستیەکەی یەکێک لە گرفتە زۆرەکان کە یعنی وەکو ئەڵێ بوو بە تەگەرەی سەر ڕێگام ئەو زاراوە زانستیانە بوون. ڕاستیەکەی زمانی کوردی دەوڵەمەندە بەڵام لە زانستانە یعنی زانست عادەتەن شتێکی سەردەمی و کۆڵێ ئەبدەیتی هەیە بە بەردەوامی کەلیماتەکان گۆڕانکاریان بەسەردادێ. لەم میش بۆ نمونە من جاریوە هەبوو بە تایبەتی لە زاراوە گەردون ناسیەکان ڕۆژی وە هەبوو ئەتوانم بڵێن بەدەست یەک زاراوە تەواوی ڕۆژەکەم خەریکی ئەوە بووم چونکە هەرچیم کردووە لەناو کتێبە ئەو کتێبانی کە فیزیایی بوونەوەی تایبەت بوون بە زاراوە سازیوانە لەناو هیچیانان نەبووە چون بەسەریدا زاڵ بوو ینی ئیتر بۆ من جاریوە هەبوو ئەو بابەتە بڵێن گردردونی بوو من ئەچوم لە یوتیوب سەیری بابەتەکەمە کرد ئیتر شتێک کۆڵی لە مێشکما دروستە بوو جاریوە بوو هەوڵمەیە باسی زاراوەکە وەکو شەرحێک بنووسم یان کەلیمەیەکم بۆ دروستە بوو بەس بۆ ئەوی کۆڵێ خوێنەری کورد بەرچاو ڕۆشنی بێت ئەنی هەوڵت داوای بداعکی خۆش ئەو شتم کردو بە چیش کردومە یعنی من ماوەیەکی زۆر لەگەڵ مامۆسای پایەبەرز مەسعود محەممەد خەریک بووم. مەسعود محەممەد کتێبێکی تایبەتی هەیە بەناوی زاراوە سازی پێوانە لێە باسیەوە کات کە چۆن ئێمە توانین لە ناو زمانی ینی ئەسڵی و ڕەسەنی کوردی خۆمانە هەوڵ بدەین زاراوە بۆ دەستەواژە تازەکانی سەردەم دروست بکەین. زۆر جار پەنام بۆ ئەو بردو بەڵام ئەوی شار ئەوەی لە دەست هاتووە زۆر شتا بووە تایان نەبووە بەڵامتر ئەوەی کە بۆمە زانی بەتم خۆم کرد بێتم لە بەرەوەی ڕخنەی ئەوە نەگیردرێ بڵێن ئەمە هەر شتێکی کاڵ و کرچە من زاراوە عەربیەکەم داناوتەوە ئینگلیزیەکەشم داناوتەوە ئیتر ئەگەر پێکا بێتم ئەوە باشە گەرنیشم پێکات بێت ناڵێم کۆڵێ ئەم هەربێ ئەمەی من بێت و نابێت بگۆڕێ بەس بۆ ئەوەی ئینسانێک کە ئیخوێنێتەوە بەرچاو ڕۆشنیەکی هەبێت کە بزانێت ئەمە لە بەرامبەر فڵانی ئینگلیزیایە هەوڵیش دەدەین وەکوڵێ هەر کەسێک بزانێت کە زاراوەیەک هەیە زۆر دقا و دقە بەرامبەر بەوە ئێمە بۆ چاپەکانتر ئەتوانین بیگۆڕین و سوپاسیشی زۆر چاکە من لە پێشەکی ئەم بەرنامەیەدا قسەم لەسەر ئەوە کرد کە زیاتر لە 20 لە زانەکە هەریەکان لە بوارێدا پسپۆرە بەشدارن لە ینی ئامادەکردنی ئەم کتێبە هەموو ئەوانی کە بەشدارن لە ئامادەکردنی ئەم کتێبە ببابەت یاوەکو ڕاوێژکار ئایا موسڵمانن؟ ڕاستیەکەی نەخێر یعنی هەر لە کۆڵێ لە ئەمریکا وتایەتی تا سین زانایانی ڕۆژهڵاتی ناوەڕاستی تێدایە مسلمان و مەسیحی و تەنانەت تێشیدایە بڵێن هیچ ئاینێکی نییە بە هەر هەمویانەوە ئەوانەی کە بڵمە خەمی مرۆڤایەتی و شارستانێت و زانستیان هەیە تێدا بەشدارن. زۆر چاکە بەڵێ بینەران دوای ناوبڕێژی کورد دەگەڕێنەوە لاتەن. دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی کتێبن نما بە ئامادەبوونی وەرجێڕی کتێبی 1001 داهێنان لە کەلەپوری زانانی موسڵمان ئەندازیاری شارستانی کاگە جوتیار قارەمان قسە دەکەین لەسەر ئەم کتێبە بەر لە ناوبڕەکە هەوڵماندا کەمێک قسە بکەین لەسەر بوارە تەکنیکی و هەروەها ڕواڵەتەکانی ئەم کتێبە ئێسا هەر لەگەڵ بەڕێزیان درێژە دەدەین بە قسە بەڵام ئەمجارە دەچێنە ناو توێ و ناوەڕۆژی ئەم کتێبە بالۆ دەست پێ بکەم کاگە جوتیار بۆچی ئەم کتێبەت هەڵبشار بۆ هەڵبشارت بۆ وەرجێڕان؟ ڕاستیەکەی ئێمە کە وەختی خۆی لە مەکتەب ئەمان خوێند بۆ نمونە من خۆم بەشی زانستیم کە تەواو کردو و دوای وەشکە هەندەسەم تەواو کردو زۆر جار کە بابەتە زانستیەکان ئەخوێنیتەوە هەمیشە کورتەیەکی مێژووییان هەیە لەو کورتە مێژوویە بۆ نمونە باس دەکرێت فیساگۆرز لە بواری هەندەسە و سێگۆشەکاریە فڵان شتی وت دوایی ئەبینی بازێکی 1000 ساڵە دەدرێ لە پێش زین بۆ نمونە 200 پێش زین 150 پێش زین یا 400 پێش زین بۆ سەدەی 15 و 16 و ئەوان وەکو ئەوەی لەو نێوانەدا فەراغێکە بێت وەک بڵێ بازێکی زۆر زۆر گەورە هەیە بە ئینگلیزی وەکڵە گاپێک یعنی کلێنێکی زۆر زۆر گەورە هیچ ڕووی نەدابێتیدا وەک بڵێ تر مرۆڤایەتی هەمووی چاوەڕوانی ئەوە بێت سەدەی 15 و 16 بێت تا زانایانی ئەو سەدەیە شتێک بکەن ئیتر لەو زەمانەتەوە هەستوی هیچ ڕووی نەیەوە ئیتر ئەمە زۆر جار پرسیارێک بوو لەلای من پێشتریش لە ئامادەی مامۆستایەکم هەبوو زۆر جار ئەو مامۆستای فیزیا بوو مامۆستا محەممەد باسی ئەوەیە کرد کە شتێکی لەو بابەتە هەیە بەڵام ئەویش وەک بڵێ زانیاریکی زۆری وای نەبوو تا ئەوەی کە من هەر زۆر حەزم لەو بابەتانە کرد چەند کتێبی زۆر زۆر گەڕام لە ئاخیریەکەی وڵێ ئەمەم بینی کە تایبەت بوو بەوە یعنی ئەوانتر بۆ من کە مێژووی علمیان نووسی بوو بۆ من لە شوێنێکە
باسی سوڕی خوێن کراوە یعنی بەس تەنهاوەی نووسراوە گالینۆس یەکسەر بازێکی گەورە دراوە و ئەبینی ئەگەر زۆر زۆر بە کورتی باسێکی ئیبن نەفیس کرابێت یەکسەر هاتوو بۆ ساڵی سەدەی حەڤدەیەم و هەژدەیەم بەدواوە لە پراوێز ئەگەر ئاماژەیە ئەگەر لە پراوێزدا یعنی ئەگەر ئاماژەش کرابێت زۆر لە پراوێزا بوو بەڵام ئەتوانین بڵێن ئێمە نووسەر هەن کە زۆر بە جددی کاریان لەسەر ئەوە کردووە کە بابەتە ئیسلامیەکان پیشان بدەن بەڵام ڕاگەیاندن کارەکان ینی ڕاگەاندنی جیهانی یارمەتی دەرنین بۆی ئەو شتانە دەربکەوێت. زۆر چاک ئەم کتێبە لە کوێدا خزمەت بە خوێنەر دەکا کە پێی بڵێ ئەم فراغی کە ئێمە لە مەناهیجی تعلیمی بەداخەوە دەیخوێنی کە وەکو فراغ دێتە پێش چاو لە ڕاستیدا فراغ نییە و پڕە لەداهێنان پڕە لە شتی جوان لەو ڕوانگەی کە بۆ منە زۆر جار ئەوترێت یعنی بە سوکایەتی یا بە تەوسەوە بە موسڵمانان دواییش بە گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاست هەمووی کە ئێوە لە بنیادنانی ئەم شارستانیەتی کە ئێستا هەیە ڕۆڵتان نییە. کاتێک کە ئەو کتێبە ئەخوێنیتەوە ئەبینی بۆ نمونە گەورەترین کاریگەری بۆ نمونە هەر ئەو تەکنەلۆژیایی کە لە ئێستا هەیە بۆ نمونە سیستمی دیجیتاڵی ئەوانە هەر هەمووی یعنی ئەتوانین بڵێن بناغدانەرەکانیان بیرۆکەکانیان و بناغدانەری زانستەکان بە تایبەتی بۆ نمونە ئێمە لۆگاریتم کە یەکێکە لەو شتە زۆر زۆر گرنگانەی لە هەموو بوارێکی تەکنۆلۆژیا کاری پێکرێت خەواریزمی بناغدانەری زانستی لۆگاریتمە یعنی کە خەواریزمی لە سەدەکانی ناوەڕاستدا ژیاوە ئەو سەدانی کە بوون ئەوروپایەکان خۆیان پێڵێن سەدەی تاریک بوو لە سەرانسەری ینی جیهانە لەبەر چییە یعنی ئەوان زۆرێکیان نەیانێ دان بۆ ڕاستیا بنێن نە ڕاستە سەدەی تاریک بوو بەس لە لای ئێمە لەوێ بۆ من لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەم کتێبە وەڵامی ئەوە دەداتەوە ئەو کتێبە و بەرچاوڕۆشنیە ئەو وەڵامەیە بۆ ئەوانەی کە پیان وایە گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاست و مسلمانان ئەوش بەسەکە بەشێک لەو بەڕێزانی کە بەشدارن بە بابەت لە ئەم کتێبەدا مسلمان نین ئەمەش بۆ خۆی شاهیدیەکە لەسەرەوەی کە ئەو جەهنەزەرە بە قووەت دەکا کە لە خۆراڵات بە تایبەتیش لە جیهانی ئیسلامی لە ڕاستیدا ئەمان لە تاریش و لە فەراغدا نەشیاون بەڵکو لەسەر ئەو سەردەمی کە سەردەمی تاریک بۆ وەکو خۆت وتل لە ئەوروپا لای ئەوان سەردەمی ڕووناچی و سەردەمی زێڕین بوو. ئێستا بە پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەین ئەم کتێبە لە چی پێک دێ بەشەکانی چین بەڵکو کتێبەکە بەدەستەوە بگری و ئیتر کتێبەکە ڕاستەکەی لە حەوت بەش پێکهاتووە ئەم بابەتانە ژیانی ئەو حەوت بەشی کە دیاری کراوە ئەو بەشانن کە بۆ لە ژیانی مرۆیی کاریگەریان هەیە بۆ من یەکەم شت لە ژیانی ئینسانە کاریگەری هەیە ناو ماڵە یعنی تۆ عادەتەن لەو ماڵەیە کە ئەژیت وەکو قەڵەمڕێوێکی تۆ وایە بە ئازادی و وەکۆڵێ بە هەموو ویستی خۆت هەڵسوکەوتی تیاکەیت. موسڵمانان چ کاریگەریکان هەبووە لەوەی کە ئینسان لە ماڵەکەی خۆیان زۆر زۆر ئاسوودە بژی لیا باسی ئەو بابەتانەمان بۆکە دوای ئەوە بۆ ئێتە سەرباسیەوەی کە ئینسان دوای ناوماڵ عادەتەن ئینسان پێویستی بە وەکۆڵە بیرکردنەوە ئەو جۆرەشتانەیە بۆی توانای فکری و هێزریەکانی بەهێز بکات لەوێ بەشی دوم باسی خوێندنگاکات خوێندنگا چ کاریگەریکی هەیە لە ژیانی مرۆییە دوای ئەوە چۆن موسڵمانان و زانایانی ڕۆژەڵاتی ناوەڕاست گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاست بە خوێندنگایەوە چۆنین گرنگی قوتابخانە و زانکۆکانیان لەلا هەبووە دوای ئەوە ئێتە سەر باسی ئەوەی ئینسان وکۆڵێ کە لە ڕووی هێزری و ماڵەوەشی دابین بوو زۆر جار تووشی نەخۆشی تەندروستیە بێت مسلمانان چیان کردو بۆی مرۆڤەکان لە بواری پزیشکی هەوڵی زۆریان بۆی کە ئەو تەندروستیش وەکۆڵێ بهێڵنەوە و ئینسان بە دوور بێت لە نەخۆشی و دەردە جۆرا و جۆرەکان ئەو بەشی سێم باسی بۆ نەخۆشخانەکانەکات دوای ئەوەی یەک لەو بەشانەی کە ئێتە سەربازکردنی بەشی بڵێن شارە ئینسان کە لە کۆمەڵگایەکە ئەژیت پێویستی بە ڕێکخستن و تەنزیمات هەیە ئەو ئەندازیار و ئەو کەسانی کە خەبیر و شارەزا بوون لەوەی کە شار چۆن بێت مرۆڤ ئاسوودە بێت ئێستا ئێمە بۆنمە گیرمان بەدەستەوە خواردووە شەقامەکان تەسکن ناو بازارەکان قەرەباڵغن لەو زمانە بیر لەوە کراوەتەوە ئێمە چۆن وا بکەین ئەم شارە خەڵکی تایە ئاسوودە بن ناو بازار بە جۆرێک بێت هەموو پیشەوەرەکان تایە بە ئاسوودەیی ئیشەکانیان بکەن و کاڵەکانیان ساغ بکەنەوە تایدا خەڵک کە ئەچێتە بازار بە ئاسانی شوێنەکان بناسێتەوە هەمووی تێکەڵ نەبن بەسەرێکە ئەمە بۆنمە فڵان دوکانە ئەوەی پاڵی دوکانێکی ڕێک پێچەوانەی ئەو بێت شوێنی تایبەتیان بۆ دیاری کراوە ئەوە یەکێک لە بەشەکانی بۆنمەتری کتێبەکەی کە بەشی ناوشارە بەشێکی تریان بڵێن جیهان ئینسان کە لەو گەردون و لەو جیهانە ئەژی
چۆن تێڕوانینی چییە بۆی و هەوڵی یاوەلی تێبگات لەبەرەوە کە هەوڵی یاوەلی تێک بگات زۆر ینی گەڕاوە بەدوایە بۆ نمونە گەڕاون شوێنی تازە بدۆزنەوە هەوڵیانیاوە گەلەوەی کە شوێنی تازەش بدۆزنەوە ئاسانکاری بۆ خەڵکی تر بکەن دوایی کە ئەوانش بە ئاسانی بگەنە ئەو شوێنانەوە کۆڵێ لایەنەکانی گەشت و گوزار بۆ خەڵکی فراهەم بکەن بە نووسینی کتێبی گەشتیاری بوو بێت کە لەو زمانە ینی وەکو ڕێبەریە گەشتیارەکان ئەم سەردەمەوە بوون چ بە نووسین و کێشانی نەخشە بوو بێت یا دۆزینەوەی ڕێگەی تازە دۆزینەوەی ڕێگەی تازە و ئەو شتانەش زۆر کاریگەری هەبوو کە بۆ منە هەستیان کردو شوێن هەیە سەلامەتترە لێرەوە هات چۆکی بۆ لە نێوان دوو وڵاتە لە ناو دەریاش بەڵێ زۆر چاکە بەشەکانی تری بەشێکی ترمان هەیە گردونە لە زەویش دەرچوون بیریان چۆن ئێمە لە گردون چ کاریگەریکی هەیە لەسەر بۆنمە خودی هەزارەکانی تر چ کاریگەریکیان هەیە لەسەر زەوی زانایانی بۆ من ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی من کە ئێستا بۆ من ئاڵێم ڕۆژەڵاتی ناوەڕاست ینی تێڕوانینی بینەران و بیسەران بۆ ئەوە نەڕەوە کە تەنها وەکۆڵی ئەم وڵاتە عەرەبیانە و ئێران تقریبا لەو زمانە قەڵم ڕەوی شارستانەتی ئیسلامی تا نزیکی تاجیکستانوانە ڕۆشتووە لەو سەریش تا نزیکی ئیسپانیا ڕۆشتووەمان پێی لە جیهانی ئیسلامی لە جیهانی ئیسلامی بەڵێ لەوێ ئەوان زۆریان هەوڵداوە لە هەسارەکانی تر تێبگەن دوای ئەوەش کە لە هەسارەکانی تر تێبگەن هەوڵیان ناوە کە بۆنمە بە ئاسمانە بتوانن گەشت بکەن داهێنان بکەن لەبەر ئەوە یعنی ئەبینی ئەم کتێبە هەموو ئەو لە زۆر باشە ژیانی مرۆڤ پێویست 1001 داهێنان ئێستا ئێمە لەو کتێبەدا کە لە دووتوێی 370 پەردایە لە بەردەم 1001 داهێناندای ناتوانین باز لە 1001 داهێنانەکە بۆ بینەر بکەین لە ئەسڵدا ئیشی خوێنەر خۆیەتی کە مهتەم بێ بەوە بەڵام تێگەیشتنیش هەیە ڕاستی بکەینەوە خۆی ڕاستە ناوی کتێبەکە 1001 داهێنانە بەڵام ئەگەر سەرژمێریەک بکەی زۆر زیاترە لە 1001 بەڵام ئەم بۆچی ئەم ناونیشانە هەڵبژێردراوە لە کللتوری کۆنینەی ئەوروپاییە 1001 بە مانای زۆر زۆر مەزنێت یعنی کاتێک کەوترێ ئێستا بۆ نمونە تۆ لەو سەرجادەیە شتێک ڕوو بدات نەفرێک بێتەوە وڵای 100 نەفەری لێبوو 1000 لێبوو هەن لای خۆمان ئێوەشتەکە زۆر زۆر گەورە ئەگەردان زیاترە ئەگینا ئەمیش تقریبا زیاترە بەس ئەم ناونیشانەکە ئەوەیە کە یعنی شتێکی مەزن زۆر باشە زۆر باشە کەواتە ئێستا ئێمە ناتوانین 1001 داهێنان لێرە بۆ بینەر ڕوونکەینەوە لە ئەسڵدا ئیشی خوێنەر خۆیەتیوانی مهتەمن بەوەی کە لە ڕابردوودا لە جیهانی ئیسلامی چوڕیداوە بەڵام دەشێ باس لە هەندێک لەو نەموزەجە هەرە دیار و ینی دەگمەنانە بکەین بۆ بینەر ینی ئەگەر بەڕێزت یەکێک لەو شتانی کە زۆر زۆر سەرنجڕاکێشە و لە ژیانی ئێستەیشمانە زۆر زۆر کاریگەری هەیە و یعنی دەنگ و باسی زۆربەی ناوەندە ڕاگەاندنەکان و زانستیەکانە بابەتی ڕۆبۆت موسڵمانان یعنی یەکێک لەو شتانی کە من لەم کتێبا زۆر دڵم پێی خۆش بوو بابەتی کە گەشتمە سەر بابەتی ڕۆبۆت ئەوەی کە لێرە بۆنمە باسی بابەتەکانی جەزەریە ئەم زانایە لە ئەسڵا کوردە خەڵکی دیار بکرا شاری ئامد بڵێ ئەم پیاوە دەستێکی باڵای هەبوو لە دروستکردنی ڕۆبۆت بەس ئێمە ئێستانی بیر لەوە نەکەینەوە تۆ ڕۆبۆتێکی ئۆتۆماتیکی و دیجیتاڵی ئەم زمانە ئەبین کە بەکارەبایش بکە بەڵێ کە بەکارەبای شکات بەڵام وەکو دایکی نەوەی یەکەمی ڕۆبۆتە فکرەی دروستکردنی ڕۆبۆتە یەکێک لەو شتانی کە زۆر زۆر یعنی جێی سەرنجە ئەوەیە ئەڵێ ئامێرێکی دروست کرد بوو کە ئێمە ئێستا لەم زمانە پێوترێ ڕۆبۆت لە شێوەی تاوسا بوو بۆ دەستنوێژگرتن ئەمە تەنکێکی لە ناوە بوو کاتێک کە دەست ئەخستە بەردەمی وەکو چۆن ئەو بەلوعانەی ئێستا حاسم دەسەخێتە بەردەمی ئاو دێت ئەڵە تاوسەکە سەری لارە کردەوە ئاو لە دەمیەوە هاتە دەر تۆ مشتی پڕا کرد ئەوەندە ئاوی هاو کە مشتێ پڕ بکات دەموچاوت پێ دەشوەرد هەندیسان دەست خستە بەردەمی سەری دانەوەندەوە و جارێک جا ئەڵێ دوای ئەو وەکو چۆن لە ڤێرژنی تازەی دروست کرد ئەم جارە جەزەری هاو جۆرەتری دروست کرد دوای ئەوەی کە دەستنوێژەکەتە گرت خاولیشی پێ بوو خاولەکەی ئەدایتێ بۆی دەموچاو دەست وشکەیتەوە ئەمە یەکێکە لەو داهێنانانەی یعنی ئێمە توانین بڵین دایکی ڕۆبۆتی یەکەمی بوون زۆر باشە دوو هەمیان کامێرایە کە ئێستا بۆ منە بووە بە تەسویر و بە ئیتر هەموو جۆرەکانی کامێرا لە ئێستا هەمومان یعنی کامێرامان هەیە چ بگا بەوەی لە مۆبایلەکە بێ یان لە کامێرایەکی زۆر فول HD 4Kش بێت یەکەم کەس ئیبن هەیسەمە کە لە قاهیرە بێت بیر لەوە کاتەوە کە چۆن یعنی بتوانرێت وەکوڵێ ئەو وێنەی کە لە دەرەوەیە بتوانرێت لەسەر ڕوویەکی تر تۆمار بکرێت
حتا دەگوترێ فکرەی سینەماش لەوە ینی سینەماش هەر بەو جۆرەیە هی بن هەیسەم دیقەتی ئەوە هەیەات کونێکی تەسک کە ڕووناکی لەو دیۆپەیە تێپەڕ ببێت ئەو ڕووناکیە ڕسمەکەی دیوی دەرەوە دەهێنێتەوە ناوە بەس بە شێوەیەکی هەڵگەڕاوە یعنی ئێستا گەرێ مەسیری چاوی و ئەو کۆڵێ هاوێنکۆکانی کامێرا بکەین ئەبینین بەو جۆرەیە ینی کە ڕسمەکە وەرەگرێت هەڵی ئەگێڕێتەوە دوایی هاوێنکۆیەکی عکسکەرەوە هەیە پێچوانەکەرەوە هەیە کە هەم دیسان ئەویش بە گۆشەیەکی تر هەڵێگەڕێتەوە بۆی وێنەکە و خۆی پیشان بدرێتەوە یعنی ئیبن هەیسەم زیرۆکەکەی ئەو یەکەم کەس بووە کە کامێرەی داهێنا زۆر چاکە لەبەرەوەی کاتم کەم لەبەر دەستداماوە کە بە خێرایی پرسیاری لەسەر ئەوە بکەین لە ڕابردوودا لە مێژوودا مێژوو چیمان پێ دەڵێ لە هەمبەر ئەم داهێنانن مامەڵەی غیرە موسڵمان لەگەڵ ئەم داهێنانە نامسڵمانەکان لەگەڵ داهێنانەکان بەتایبەتی ئەوروپیەکان ئەوروپایەکان بەتایبەتی دوو جۆر مامەڵەیان هەبووە جۆرێکیان هەبوون زۆر وەکۆڵە کینە لە دڵ بوون کینە لە دڵیەکەشیان زیاتر بەرامبەر بە ئاینەکە بووە لەبەرەوە هەوڵیانیاوە هیچ جوانێکی ئەو ئاینە نەگاتە ئەوروپا و بیشارنەوە یەکێک لەوانە ڕۆجەر بیکن بووە ڕۆجەر بیکن لە دوو بوارە زۆر بەناوبانگە یەکێک لەو بوارانەی پێوتر بواری بینایی کە ئەچێتەوە سەر بابەتی کامێرا و ئەوانە بوارێکی تریشان بواری فڕین ئەم ڕۆجەر بیکن کاتێککە ئەگەڕێتەوە بۆ ئەوروپا خۆی لە ئیسپانیای لە شاری تۆلیدۆ ئەخوێنێت لەناو مسلمانان ئەخوێنێت زانست یعنی زانستەکان وەرەگرێت ئەو شارەی کە عەباسی کوڕی فرناسی تیا ژیاوە لەوێ کە ئەگەڕێتەوە بۆ بەریتانیا ئیتر زۆر شتی زانستیانە ئەڵێت خەڵک سەریان سوڕەمێنێت مسلمانان فێربوو لەناو مسلمانان فێربوو مامۆستاکانیشی ئەڵێ مسلمانە مەغریبیەکانی ئیسپانیا بوو کە ئەگەڕێتەوە بۆ بەریتانیا پرسیاری لەگەن تۆ شتانە چۆن فێر بووی ئیتر نایڵێ بەڵام دوایی وەکۆڵێ لە ئاخر جاریە کە زۆر ئاعتراف کاڵێ ئیتر من ئەو کەسانە خۆیانم بینیوە باز هەر نایڵە کێبوون و لە لای کێ فێریان بۆ بەتایبەتی لە بواری بڵێن فڕین کە بەڕاستی وەکۆڵێ ئێستاکە زۆر غەدرێکی زۆرەکرێت لە عەباسی کوڕی فرناس کە وەکۆڵێ فڕین یەکسەر لە ڕۆجەر بیکن ئیزابی بوو هەڵبەت ئەوە ئەوانەی کە نائیجابی بوون یعنی سلبی بیریان کرد ئەوانەیشی کە ئیجابی بوون ڕۆڵی زۆریان هەبووە یعنی بۆ نمونە پاشای نۆرماندیەکان بە تایبەتی زانایانی موسڵمانی بان کردووە بۆ شانشینەکەی خۆی کە لە ئیتاڵیاکات لەوێ زانستەکان بڵێنەوە پارەی تایبەتی پیاون کە بۆ ئەو شێوازی تەلارسازی ئیسلامیانە ئێستا زۆر باشە بگەێنە وڵاتەکە زۆر باشە بە ئەمە دوا پرسیار بێت لە بەڕێزت ئێستا بمانەوە نەمانەوێت جیهانی ئیسلامی لە خوربەتێکدا دەژی و لەناو ناوئومێدێکدا دەژی لەوەی کە پەیوەندی هەیە بۆ پێشکەوتن و بەرەو پێشچوونە حەزاری و تەکنۆلۆجیی کە هەیە ئەم کتێبە ینی چۆن بەشداری دەکات لە سەر لە نوێ ئومێد بەخشینەوە بە جیهانی ئیسلامی لەوەی کە ئەمانیش دەتوانن ینی مساهمەیان هەبێت لە سەر لە نوێ ینی بەشداریکردن لە دروستکردنەوەی شارستانیەت بەتایبەتیکە لە ڕابردوودا خۆیان ینی بناخدانەری شارستانیەت بوون لە قۆناغی لە قۆناغ ئەم کتێبە بەو جۆرە ئەتوانێت کە بۆ کەسێک ئیخوێنێتەوە بۆی دەربکەوێت کە ئێمە هەمومان مرۆڤین یعنی هیچ کامێکمان و کۆڵێ پرۆگرامەکەمان لە دەریوی خۆمان بۆ دانەبەزێنراوە هەمومان هەمان شتمان پێ تەنها پێویستمان بۆیە بیر بکەینەوە هەوڵ بدەین و تێبکۆشین بە دوایە بگەڕین ئەومان پێڵێت و کۆڵە بەرچاوڕۆنی کە زانایانی ئێمە زۆر تێکۆشەر بوون زۆر گەڕاون بە دوای زانستەکانە ئێمەش ئەتوانین بەو گیانەوە سەر لە نوێ بە دوای زانستا بگەڕێن و لە ناو شارستانەتی مرۆڤایەتیە دەستێکی سەر لەنێ دەستمان هەبێت زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاگە جوتیار قارەمان ئەندازیاری شارستانی کە بەڕێزێک وەرجێڕی ئەم کتێبەی کە وەکو لە سەرتاشدا گوتێم ناوەندی ڕێنوێن ینی هەستاوە بە بڵاوکردنەوەی بە تیراژی هەڵبە 3000 دانە زۆر سپاسەکەم هەروەها سپاس بۆ ئەوەش بینەرانی بەڕێستا لە بەرنامەی شتێر لەگەڵ کتێبێکی تر پێتان دەگەمەوە هەموو لاک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ دەستان خۆش شتێک وەی سیاسەتێک بتەوێت ئایندەی وڵات بەرەو پێش بەریت زاڵبی بەسەر گرفتە کۆمەڵایەتیەکان سیاسیەکان حتا مەسەرەن ئاسایی